باسی شەهید عەزیزەکانمان و سەروەرانمان باسێکی گەرمە و باسێکی مهمە و باسێکی وزەبەخش. سەروەرانێکی عەزیز کە پێش ئێمە ڕۆیشتون و وعدیان بەخوای پەروەردگاردا بوو، خوای پەروەردگاریش فەرمێ من المؤمنین ڕیجال، نافەرمێ من المؤمنین ذکور، چونکە هەموو مؤمنین صفەتی ذکوریان هەیە، بەڵام هەمویان ئەو پیاوە نین کە وعدێکیان بەخوا دابێ بیبەنە سەر. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ئەوانەی کە وعدێکیان بەخوای پەروەردگار دابوو سەرڕاستانە و جددی بوون و هایان بوو لە سەنگەرا شەهید بوو، وەکو مەلا شەریفی ڕەحمەتی و مەلا مەغدید و مەلا عەبدوڵای قەسرێ و مەلا عەبدوڵای خەلیفان و هەشیان بوو لەو مجاهیدە بەرزانەی کە سەروەری ئەمانیش بوون، وەکو مامۆستا عەبدولەتیفی واژەیی و مامۆستا مەلا عوسمانی گەورە و مەزن و مامۆستا مەلا عەلی و مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و مامۆستا بەڕێزەکانی تر کە هەمووی بە عەمامەی سپیەوە ئێستا بە خوێنەوە ئەڕۆن بەرەو لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سەروەران و سەربەرزانی تری ئەم ئوممەتەشیان لەگەڵایە لە یەکەم شەهیدەوە لەو شیار سەنعانەوە بۆ پۆلە کەیوانەکەی 36 کەس بوون و بەدارە هەڵواسران دە سلەیمانی بۆ پۆلەکەی یاسین ڕەحمان 35 کەس بوون لە هەولێر بۆ ئاری و نەوزاد و بۆ مەلا محەممەدی کونەفلوسێ بۆ شەهیدە سەربەرزەکانی کەلار و کفری و بینا ڕەشەکە و بۆ مزگەوتی سەرەوە و کاک ئەنوەر و بۆ مزگەوتی خوارەوە و ئەو برایانەی تر و کاک هەژار و بۆ هەڵۆی بەرزفڕی ماوەت و بۆ عەزیزەکانی هەولێر و بۆ مەلا عەبدولحەمید کە بە جادەی سایلۆیە بە دوای سیارە ڕایان کێشا و بۆ کاک ئەحمەدی برای و بۆ بەرزفڕەکانی تری هەر یەکێ لەو شوێنانە کە لە پێناوی خوای پەروەردگارە شەهید بۆ عەزیزانەی کە خانەوادەکانیان چاوەڕێیان بوون گەورەتر ببن، بەڵام زۆر گەورەتریش بوون بێ ئەوەی خەڵک هەستیان پێ بکە. بۆ شەهیدانی کاک کامەران مۆریاسی و بەرزانی برای کە تەمەنی 22 ساڵ بوو لە فەلوجە شەهید بوو، بۆ کاک عەبدولکەریمی زاوایی کە لە فەلوجە شەهید بوو، بۆ کاک ئاسۆی برای کە لە زیندانی یەکێتی تاغوتایە، بۆ کاک ئاواتی مۆریاسی ئامۆزای کە لە زیندانی تاغوتانی پارتیایە لە ئاکرێ. ئەوە یەک خانەوادەیە، خانەوادەی مۆریاسی، کاک کامەران، بەرزان، عەبدولکەریم، ئوسامە، ئاوات. بۆ شەهیدانی سەربەرز بۆ شەهید عوبەیدی سەید سادق و بۆ شەهید خالیدی برای و بۆ شەهید بێستون کە بێستونی سەید سادقی ناسراوە کە بە فیتی سەرکەوتی کوبە کوژرا لەسەر حدودی مەریوان لە 2006. بۆ شەهید ئاسۆی برازای کە تەمەنی 17 ساڵ بوو لە چیاکانی هەورامانە بەرقەسفە ساروخیەکەی ئەمریکای تاغوت کرد. بۆ شەهیدانی تری عەزیز بۆ حەسەن سۆفی گەرمیان و بۆ عەلی عەبدوڵڵا سادق و بۆ دلێرە بچووکی گەرمیان و بۆ کاک سەیدی سوارچاکی ئیستیشهادی و ئیمامی ئیستیشهادیەکان، بۆ کاک عومەری سیرەی هەولێر و بۆ کاک هێمنی بانیشاری و بۆ ئەو شەهیدانەی تر هەموو. ئەمە یادی ئەو شەهیدە عەزیزانەیە، بەڵێ ڕاستە بۆ ڕۆژێک نییە، بەڵام ئەمە بۆ ئەوانەیە کە یادیان کەین بۆ ئەوی باسییان بەردەوام بکەین، بۆی سەربەرز بین پێیان، بۆی خانەوادەکانیشیان پێیان سەربەرز بن، بۆی دەستکەینەوە بە چاوی دوژمنانمانە بۆ ئەو مافانەی کە پێویستە وەری بگرین بۆ خۆمان و بۆ خانەوادەیەوە.